بەناوی خوای گەورە میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەمڕۆژ هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژکە ئەمڕۆژ کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی نوێمان بۆ ئامادەکردن بە هیوای ئەوەی کە تای بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و بایەخی ئێوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانن تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بێت. بینەرانی عزیز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان تەوەریەکەمان قسە لەسەر ئەو توندوتیژیانە دەکەین بەرامبەر بە ژنان لەناو سۆشیاڵ میدیایە کە بەتایبەتی ئێستا سۆشیاڵ میدیا کاریگەریکی زۆری کردوتە سەر بەتایبەتی هۆکارە بۆ دروستبوونی گرفتە خێزانیەکان کە تەوەری یەکەمانە. تەوەری دووەمی بەرنامەکەشمان قسەکردنە لەسەر ژیانی كورته باڵاكان لە هەرێمی کوردستان کە دوێنێ مەراسیمێکیان ساز کردو بۆ بۆنەی دامەزراندنی کۆمەڵەکەیانەوە. ئەمڕۆ بە میوانداریانەکەین باس لە قسە و باس و قسە لەسەر ژیانیان دەکەین کە ژیانی كورته باڵاكان لە هەرێمی کوردستان و لە کۆمەلگای ئێمەدا چۆنە. تەوەری سێمی بەرنامەکەشمان فێرکاری بڕین و دوورومانەکە چوارشەمان هەموو هەفتەیەک فێرکاریەکی تایبەتمان لەوێ بەتایبەتی بۆ خانمان لەسەرەوەی کە چۆن فێری بڕین و درومان ببن لەگەڵ چەند زانیاریەک و راپۆرتێکی تایبەت. بەڵایەتیان وەک هەمیشەش سەرەتا دەچینە لای ڕەوشی کە شێوای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. بۆ ئاشنابوونتان لەو گۆڕانکارانەی کە بەسەر نرخی دراوەکاندا دێ ڕۆژانە بینەری بڕگەی نرخی دراوەکانی بەرنامەی پەیامی ڕۆژ بن کە ئێستش پێکەوە با بینەری ئەو بڕگەیە بین. دەچینە لای بڕگەی یادەوەریەکان کە باس لەو ڕوودا و مێژوە گرنگانە دەکات کە لەم بەروارەدا و لا ساڵانی ڕابردوودا ڕوویانداوە. فەرموون با پێکەوە بینەریان. بیست یانزەی ساڵی 1995 پاپای خاچپەرستەکان بە ناوی پاپا ئۆربانوس نەخشەی خاچپەرستەکانی ئەوروپای بەرامبەر بە جیهانی ئیسلامی خوێندەوە و دیاری کردو داوای لە سوپای تەواوی وڵاتانی خاچپەرستی کرد کە هەڵکوتنە سەر جیهانی ئیسلامی و کۆتایی بە حوکمڕانی موسڵمانان بهێنن. بەڵام سەرکردەی خواناس و لێهاتووی کورد و ئیسلام سوڵتان سەلاحەددینی ئەیوبی توانی بەرەو ڕووی خاچپەرستە داگیرکەرەکان بوەستێتەوە و کۆتایی بە لەشکرکێشی و ستەمەکانیان بهێنێت و خاکی موسڵمانانیشی لێ پاک بکاتەوە. 27 یانزەی ساڵی 1970 دامەزراندنی پارتی کرێکارانی کوردستان بە ڕێبەرایەتی عەبدوڵڵا وەجالان لە باکووری کوردستان و ئامانجی بریتی بوو لە وەرگرتن و سەندن و پارێزگاری لە مافەکانی کورد و سربەخۆی کورد لە باکووری کوردستان.
لەمڕۆدا سۆشیال میدیا پشکی شێری بەردەکەوێت لە توندوتیژی بەرامبەر بە ژنان. ئێستش هەفتەیەک ڕاگەیەنداوە کە ئەمڕۆسیان ڕۆژێتی بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان. لەسەرم تەوەرە قسە و گفتوگۆ لەگەڵ بەڕێز خات و شۆخان حەمەڕەشید بەڕێوەبەری ڕێکخراوی یاریکاری یاسایی ژنانمان کردووە بۆی کە خانمانیش لە ماڵەوە ئاشنا بن بۆ توندوتیژیانی کە لە سۆشیال میدیا بەرامبەریان دەکرێت ماف و ئەرک و پاراستنیان دەبێت چۆن بێت. خات و شۆخان زۆر سپاس بەخێر بێت. زۆر سپاس بەیانتان باش. بەخێر بەین تۆش باش. ئەگەر لێەوە دەست پێ بکەین بۆی کە خانمان هوشیار بن ئایا دەکرێت لە سۆشیال میدیا توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان بکرێت لە کاتێکە ڕەنگە ئافرەتێک فەیسبووکەکەی تۆڕە کۆمەڵایەتەکەی لە دەستی خۆیان بێت؟ بەڵێ. بە بۆنەی 25 نۆڤەمبەرەوە کە هەڵمەتێکی 16 ڕۆژیەکە لە هەموو جیانە هەیە کە ڕۆژی بەرەنگاربوونەوە یاخود نێشتنی توندوتیژیە بەرامبەر بە ژنان کە دیارە بە پێی ئەو ئامار و داتایانی کە هەیە ساڵ بە ساڵ شێوازی توندوتیژیەکانە گۆڕێ و لەم ساڵە زۆرترین ئەو ڕێژی توندوتیژیانی کە هەیە زیاتر توندوتیژی ئەلکترۆنیە واتە ئەگەر ئێمە هەنێ جادوور بکەینەوە لە توندوتیژی جەستەیی یاخود دەرونی سێرەکەی شێوازێکی نوێ هاتۆتە ناو کۆمەلگاکەمانەوە ئەویش ئەکید بەهۆی ئەو پێشکەوتنەوە بۆی ئەو هاتنە ناوەی تەکنەلۆژیا و ئامێرەکانی پەیوەندیکردن شێوازی توندوتیژیەکانە گۆڕێ و لەبەرەوەی ئێستا ژمارەیەکی زۆر حاڵەت کێشە کەیس هەیە لە ناو دادگاکانە و تەحەڕوشی ئەلکترۆنی جۆرێکی تازەیە لە توندوتیژی بۆیە ئێمە بە پێویستمان زانی ئەم ساڵ ئیشێکی تایبەت بکەین یاخود پرۆژێکی تایبەت بکەین بۆی کە هەڵمەتی هۆشیاری بکەین لە ناو مەکتەبەکانە لە شوێنە گشتیەکانە لەسەرەوەی کە چۆن خۆیان بپارێزن لەو توندوتیژیانی کە لە سۆشیال میدیا ڕوبەڕوویانە بێتەوە. زۆر باشە تا چەندە گرنگە یان پێویستە پەروەردە و تێگەیشتنی تاکەکان بە تایبەت برا مێرد بەرامبەر بە و خوشک بێت بەرامبەر بە خێزان بێت لە کاتێکدا کە هەڕەشەی بڵاوکردنەوەی وێنەیەک یاخود نامەیەک یاخود تەلەفۆنێکی بە هەڵەهاتوو کە بە خێرایی دەستیان نەچێتە خوێنی ئەم کچیان یاخود ئەم خێزانیان و لە ناوی بن. ئەمە پەیوەندی بە هۆشیاری تاکەوە هەیە لە کۆمەلگای ئێمە پەیوەندی بەوە هەیە کە تا چەند ئێمە ئەزانین ئەو ئامێرە بەکارێنین یاخود تا چەند لە ڕاستی و دروستی ئەو بابەتانە دڵنیین کاتێککە بڵاو ئەکرێتەوە لەسەر کەسێکی نزیکمان ئیتر ئەو کەسە زۆر جار ئێمە هاوڕێکی نزیکمان یان کەسێکی نزیکمان زۆر دڵنیین کە کارێکی لەو شێوەش ناکا بەڵام و زۆر جار دڵنیاشی لەوەی کە ئەو وێنەی کە بڵاو بۆتەوە وێنەیە کە بە پرۆگرامێک یاخود بە فۆتۆشۆپ بڵاوکرێت بەڵام سێرەکەین لەوچێ بڕوای پێ بکەین ئەگەر چەند کەسێک بڕوای پێ نەکا کە کەسانی نزیکین زۆرینەی خەڵک بڕوای پێکەن ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە کۆمەلگا و شارکینەوە لەسەرەوەی کە ئێستا شێوازی تازەی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان هاتووە شێوازی ئەوەی کە بە ئاسانی خەڵک ئەتوانێت وێنەکانی دەستکاری بکرێت بە ئاسانی ئەتوانێت هاک بکرێت بۆیە ئەبێ زۆر ئەو کەسانی کە سۆشیال میدیا بەکارهێنن چ خۆیان چ ژنەکانیان ناکچەکانیان و ئێستا هەموو کەس بە تایبەتی لە دواترین ئامارەکە لەسەر عێراق کراوە لە سایە 80 مناڵانی خۆی خوار 15 ساڵ بە ئاسانی دەستیانەگا بە ئامێرە زیرەکەکان ئایپاد و تەلەفۆن و هەروە ئەنتەرنێتیش بۆیە لەگەڵەوەی کە شتێک زۆر بەکارهێنرا ئەکید ڕوبەڕووی کێشەشە بنەوە لەبەرەوە بێت تاکید بن دڵنیا بن لەسەرەوەی کە تا چەند ئەو بابەتە ڕاستە و چۆن خۆیانە پارێزن چونکە هەموو کەسێک قابلی ئەوەیە کە هەڵە بکە و یاسا هەیە کە لە دواترە باس لەسەرەوەکەین کە چۆن ئەتوانن خۆیان بپارێزن لە ڕێی یاسا. زۆر باش ئەو توندوتیژانە کامن کە لە ڕێگەی سۆشیال میدیا و ئافرەتان ڕوبەڕوویان دەبنەوە و ئەو ئافرەتانش کامانن یا لە کام جیل و کام پیشەن کە لە ڕووی سۆشیال میدیا و توندوتیژیان بەرامبەرەکرێت. بەڵێ من حەزەکەم پێشی وەڵامی تۆ بەمەوە باز لە پرۆژەکەمان بکەین کە پرۆژەیەکی زیاتر لەم هەڵمەتیە ئێمە ئیشی لەسەرەکەین یەکمانگیە کە باوکاری ڕێکخراوی ئینتەرنیوز کە ڕێکخراوی ئەمریکی کاری لەسەرەکەین سەرەتا بە کۆمەڵی ڕاپرسی دەستمان پێ کردووە لەسەرەوەی کە چەند کە سۆشیال میدیا بەکارێنێت چ جۆرێکی سۆشیال میدیا بەکارێنێ و ئایا ڕوبەڕووی توندوتیژی بۆتەوە یاخودنا و ئەگەر ڕوبەڕووی توندوتیژی بۆ تۆ چۆن خۆیە پارێزێ و پاشان بە سیمینار دەستمان پێ کردووە لە مەکتەبەکانە لە ناو گەنجەکانە کە زۆر جار ئێمە چوینەتە ناو گەنجەکانەوە لێمان پرسیون کە چەند کەس مۆبایلی هەیە هەمووی هەی بووە کە چەند کەس سۆشیال میدیا بەکارێنێ هەمووی هەی بووە ئەی ئەزانی چۆن خۆتە پارێزی کاتە ڕوبەڕووی کێشابی تۆ سەرکی هیچ کەسیان نەیزانێ بۆیە ئێمە لەم پرۆژەیە زۆر جار تەرکیزمان کردوتە سەر فئەی جیاواز لە کۆمەلگایە کەسانی جیاواز لە کۆمەلگایە واتە ئێمە ناتوانین بڵین تەنها کۆمەڵێک کەس تەنها ئەو ژنانە ڕوبەڕووی توندوتیژیە بنەوە کە ڕسمی خۆیان بڵاوکەنەوە یان تەنها ئەو ژنانە ڕوبەڕووی توندوتیژیە بنەوە کە هاوڕێیان زۆرە یان کە چالاکن یان کە دەرەکەون ڕاستە ئەوان فئەیەکی دیارن لە کۆمەلگای ئاسانتر ڕوبەڕووی هەڕەشە ئەبنەوە ئاسانتر مەسەلەن وێنەکانیان بەردەستی خەڵک ئەکەوێ بەڵام لە پاڵیشە کۆمەڵێکمان هەیە لە گەنجان لە هەرزەکاران ڕوبەڕووی توندوتیژیە بنەوە لە سۆشیال میدیایە کە شارەزانین لە بەکارهێنانی کە ئاسان هەڵە خەڵەتێنرێن لەلایەن کەسانی بەرامبەرەوە و لە بەرامبەریشیانە
پیاوانیشمان هەبووە کە بە هەمان شێوە لە ڕێگەی سۆشیال میدیاوە تووشی هەڵە بوون لە خشتە براون کەسانی تر مەسەلەن هەڵیان خەڵەتانون یاخود کاری نەشیاو واتە لە هەموو پۆست و لە هەموو ئاستە جیاوازیەکان هەمانەکە ڕوبەڕووی توندوتیژی بۆتەوە لە سۆشیال میدیا کەواتەوە بە چ شێوازێک هۆشیاری ئەبەخشنە ئەو ئەچینانە یاخود ئەو خوێندکارانەی کە سەردانیانەکەن لە قوتابخانەکان نابێت لە هەر شوێنێک ئابێت بە چ شێوازێک هۆشیاریان دەکەنەوە لە بەکارهێنانی ئەم مۆبایل و تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێمە وەکو باسمان کرد ئێمە ئەوەی کە لە توانامانەیە دەستمانەگا بە چەند خوێندنگا بە چەند خوێندکار بە چەند گەنج ئێمە ڕۆژانە سیمینارمان هەیە لە مەکتەبەکانە بۆ کچان و بۆ کوڕان و هەروەها باز لەواکین کە کێشەکان چین ئێستا لە سۆشیال میدیایە و چۆن خۆیانە پارێزن و باز لەو یاسایە ئەکین کە لە کاتی بوونی هەر کێشەیەک یا توندوتیژیە یاخود هەڕەشەیەک کە بەرامبەریان نەکرێ چۆن خۆیان بپارێزن و نامیلکە بڵاو ئەکەینەوە بەسەریانە و کورتە فیلم هەیە کە ئێستاش بەڕێوەبەراتیەکانی بەرەنگاربوونی توندوتیژی بڵاوی یەکەنەوە لەسەرەوەی کە چۆن ئێستا باندی ئەلکترۆنی هەیە کە ئەکرێ کاتێکە کچێک لەلایەن کوڕێکەوە هەڵە خەڵەتێنرێ لە پشت ئەو کوڕۆ کۆمەڵێک کەسی تر هەبێکە ئەو کوڕە بەکاربهێنرێن و یاخود ئەویش لەژێر هەڕەشەیە واتە ئێمە تەنها ئێستا توندوتیژیەکە تەنها ئەوە نیە بەهۆی نەزانیەوە بێ زۆر جار بەهۆی باندێکی ئەلکترۆنیەوە یاخود لەسەر ئاستێکی گروپەکە ئەمە زیاتر مەترسیدارە کە کۆمەڵێک کەس ئەکەونە ژێر هەڕەشە و تادیدەوە کەسانی تر تووشەکەن بەوەی کە ڕوبەڕووی توندوتیژی ببنەوە زۆر باشە ئەو جۆرە هەڕەشانە کامەن یا توندوتیژیانی کە بەرامبەر بە ئافرەتان دەکرێن بۆ نمونە ڕەنگە بڵاوکردنەوەی ڕسمێکی بێ ڕەنگە داواکردنی پارەی زیادە بێ ڕەنگە هەڕەشەکردن بێ لەوەی کە لە بەرامبەر یان ڕەنگە بە تەلاقدانی بکەن واتە زۆرینەی ئەوانی کە دۆسیەکان دێنە بەردەستی ئێوەوە و ئاشناییتان هەیە لەگەڵ یان چه جۆرە هەڕەشە و توندوتیژیەکەن هەڕەشەکان یەکەم جار لەوە دەست پێ کاکە بڵاوکردنەوەی وێنەی یەکتریە کە زۆر جار ئەگەر وێنەشی لانە بێ هەڕەشەی لێکا بەوەی کە ئەتوانێ وێنێکی ئەوی دەستکەوێت و بڵاوی کاتەوە زۆر جار ژنێک بۆ وێنەی تایبەتی بۆ خۆی بۆ مێردەکەی نردووە بەڵام لەبەرەوەی مەسەلەن ڕێی فەیسبووکی مێردەکەی کە هاکراوە توانیانە وێنەی ژنەکەی دەستکەون بەمە هەڕەشەی لێکەن زۆر جار کەسێک مۆبایلی لێون بۆ هەڕەشەی لێکن کە وێنەکانی ناو مۆبایلەکەی واتە بە بڵاوکردنەوەی وێنەکە پاشان بە داواکردنی پارە کە ئەمە زۆربەی زۆری کەیسەکان بەو شێوەیە دەست پێکە کە داوای بڕێک پارە ئەکا پاشان کە ئەو بڕکەمەی ئەیاتێ جارێکی تر هەڕەشەی لێکاتەوە کاگەر پارێکی زیاترین یاتێ جارێکی تر بڵاوی ئەکاتەوە و زۆر جار هەڕەشەیەوەی لێکا کە ئەبێت پەیوەندی خراپی لەگەڵا ببەستێ کە وا زۆر جاریش بەداخەوە هۆکارەکانی جابوونەوە ئێستا لەناو خێزانەکانە ئاگەڕێتەوە بۆ ئەوەی کە پەیوەندێکی سەرەتایی هەبووە پاشان پەیوەندێکە گەورە بووە تاوانی تری لێ کەوتۆتۆ چونکە ئەمە تەنها بە یەک تاوان کۆتایی نایواتە کاتێک کچێکی گەنج یا کوڕێکی گەنج هەڵەیەکە کات تەنها ئەوە نییە کە هەڵی کردووە و پەیوەندێکی هەبووە بەڵکو ناچارە بێت دزی بکە چونکە کەسەکی بەرامبەری داوای بڕێک پارەی لێکا کە ئەبێت دزی بکات چونکە خۆی نیەتی ئەو پارەیە ئەبێ لە دایک و باوکی ئەو پارەیە بدزێ و ناچارە بێت کە درۆ بکە کاتە بە کۆمەڵی تاوانی تر بە دوای خۆی ئاهێن زۆر باشە کەواتە بێگومان لە بوونی هەر پەیوەندیەکدا لایەنی دومیش بوونی هەیە کە ئەویش پیاوە کەواتە بۆچی هەموو جارێ ئەبێ ژنان ببنە قوربانی ئەم پەیوەندیانە ئەمە پرسیارێکی زۆر ڕاستەکە زۆر جار ڕوبەڕووی ئێمە ئەبێتەوەی لە مۆزوعی ناپاکی هاوسەری لە مۆزوعی کوشتنی ژنان بە ناوی شەرەفەوە لە مۆزوعی ئەوەی کاتێکە کەسێک ڕوبەڕووی هەڕەشە ئەبێتەوە لە سۆشیال میدیاوە هەمیشە ژنەکە ئەبێتە قوربانی و مەسەلەن تەڕەفی بەرامبەر کە پیاوە سێرەکەی ئاسانتر لە بابەتەکە دەرەچێ یاخود ڕوبەڕووی سزا نابێتەوە یاخود کۆمەلگا بە شێوەیەک لە شێوەکان سێری ئەو ناکە کۆمەڵی هۆکار هەیە کەوکو باسمان کرد لەبەرەوەی نەبوونی هێز و دەسەڵاتێکی یەکسانە لە بینی هەردوو لایەنەکە لەبەرەوەی هەمیشە ژن ئەبەستێتەوە بە شەرەفەوە کە پێی وایە ئەمە ئیتر بە ئاسانتر لەکە دارەکرێ ژن ئاسانتر ناوبانگەکی ئەشێوێنرێ یاخود لەکە دارەکرێ بۆیە ئاسانتر ژن ئەکەوێتە ژێرە و کاریگەریەوە کە ئەترسێ ئەگینا کۆمەڵێک کەیسی تریشمان هەیە کە پیاوانیش بە هەمان شێوەکە لە ئاستێکی بەرزان کە لە پۆستێکی باڵای بەرزان زۆر لە سومعە و ناوی خۆیان ئەترسن بەڵام ئاسانتر ژن ئەکەوێتە ژێر کاریگەریەکەەوە لەبەرەوەی پێی وایە کۆمەلگا زووتر بڕوابەوە ئەکا کە خەتای ژنەکەیە بۆیە ڕوبەڕووی ئەم کێشەیە بۆتەوە کە ئێمە بە ئیش لەسەرەوە بکەین چۆن بیرۆڕای کۆمەلگا بگۆڕین چۆن کاتێکە ژنێک بۆهۆی شەرەفەوە کوژرێ ئەی تەڕەفی بەرامبەری کاتێکە پیاوەکەی بۆ هیچ کەسێ قسەی لەسەر ناکە کە ئەمە ئاگەڕێتەوە بۆ نەبوونی هۆشیاری تاگ یاخود ئەو عادات و تەقالیدی کە لە کۆمەلگای ئێمە هەیە هەمیشە ژن بە شێوەیەکی ناسکتر پاکتر سێرکراوە بۆیە ئاسانتر ڕوبەڕووی کێشە زۆر باش ئەگەر لە حاڵەتێکدا خانمێک
ڕوبەڕووی ئەم هەڕەشانە بوویەوە دەتوانێت پەنا بۆ یاسا بەرێت یاخۆت ئەتوانین بڵێن یاسا لەم کاتەدا دەتوانێت چ ڕۆڵێک ببینێت و چۆن ئەم خانمە لەو کێشەی ڕزگار بکات. بەڵێ ئێمە بەپێی یاسای ژمارە 2مان هەیە کە خراپەکارێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنە کە لە ساڵی 2008 دەرچووە. ئەم یاسای باز لەوکە هەر کەسێ بۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بۆی مۆبایلەوە یا لە ڕێگەی نامەوە بێزار بکرێ یاخود هەڕەشەی لێ بکرێ ئەتوانێت سکاڵات تۆمار بکە و سزاکانیشی تا ئاستێکی باش ینی هەم حەبسیشی تایە هەم غەرامەشی تایە بەڵام ئەوەی کە جێی پرسیارە لێرەوە کەمتر سکاڵات تۆمارەکرێ هەم بەهۆی ئەوەی کە تاکی کۆمەلگا هۆشیاری نییە هەم لە بەرۆی ژن ئەترسێ وەکو باسمان کرد لە بەروی ئەگەر سکاڵات تۆمار بکە لەوە چێکە سوکارەکەی پێی بزانن چکە پێویستی بە شایەتە پێویستی بە بەڵگەیە پێی بڵێن خەتای خۆتە بۆچی ڕسمی خۆت بڵاو کردێتەوە لە سۆشیال میدیا ئەگەر وات نەکردیا ڕوبەڕووی ئەم حاڵەتە نەبوویتەوە بەڵام وەکو باسمان کرد ئەمە هیچ پێوەرێکی نییە هەنێک کەسێ ئەسڵەن هیچ ڕسمێکی خۆشی دانە ناو لە سۆشیال میدیایە بەڵام ڕوبەڕووی هەڕەشە بۆتەوە لە بەرەوەی هەنێ جار گەنجەکانمان کە خوار تەمەنی 18 ساڵن کاتێک کە ئەنوێ سکاڵات تۆمارکەن پێویستیان بەوەیە کە کەسێکی لە خۆیان گەورەتر ئاگادار بن باوک بێ یا دایک بێت کە خۆیان بەتەنیا ناتوانن وەکالەت بۆ یەکێک بۆ پارێزەرێ بکەنەوە لەم حاڵەتانێ ئەترسی ئەڵێ من نامێ ماڵۆ پێی بزانێ خۆم کێشەکەی خۆم چارەسەرەکەم هەنێ جار سکاڵات تۆمارەکرێ بەڵام لەبەر نادیاری تەرەفی بەرامبەر کە ئەمە یەکێکە لە کێشەکانمان کاتێک ئەو کەسێک کە هەڕەشە لە کەسێکەکە یا سوکاتی بەژنێکەکە لە سۆشیال میدیا زۆربەی جار کەسانێکن کە ڕاستی و دروستی خۆیان دەرناخن واتە بە ناوی خوازراوە پێیجێگەکەنەوە کاونتێکەکەنەوە یان بە ژمارە تەلەفۆنێکی جیاواز کە ناتوانانی بیدۆزیتەوە یان بە کۆمەڵێک شێوازی تر خۆی ئەناسیێنێ بۆ کەسە بۆی ناتوانێت ئەسڵەکی بدۆزینەوە کە لە ئێستاە بەڕاستی لە ناو دادگاکانە نەگەشتونێتە ڕادەیەکی وا زۆر بڵێم ئاستێکی زۆر باشە بێ و خەبیری ئەلکترۆنیمان هەبێ و کەسانی زۆر شارەزا هەبن کە بتوانین بە زووترین کادە و کەسانە بدۆزینەوە کە خەڵکانی تر بێزارەکەن. زۆر باش ئەمڕۆ دەبینین هەندێک بەتایبەتی با بڵێن لایەنی جنسی پیا و یاخود گەنجەکانمان بەدەیان فەیسبووکی خوازرا و دروست دەکەن ناوی خوازرا و هەروەها هەشمانەوە خۆت ئاماژەت پێکرد وەکو باندا ئەنیشن بۆی کە هەندێک ئافرەتی تایبەت لە ناو فەیسبوکدا لە خشتە بەرن ئایا ئیدی باجیان لێوەربگرن ئایا ئیدی هەر ئامانجێکی دیکەیان لە پشتەوە بێت زۆر جار ڕەنگە ئەگەر بێت و ئێستا بۆ تاقیکردنەوە فەیسبوکێکی ئافرەت دروستکەی بە ناوێکی خوازرا و ڕسمیشی لەسەر نەبێت لە شەوێکە ڕەنگە 15 تا 20 تا 30 دانە ئەدیشی بۆ ببێت کەواتە ئافرەتێکە لە ماڵەوە بە حیا حورمەتی خۆی و فەیسبوکێکی هەیە دەبێت چۆن ئەم فەیسبوکە بەکار بێنێت تەنها پشت بەوە نەبەستێ بڵێ من متمانم بەخۆم هەیە چکە ڕەنگەوەی بەرامبەر فرتوفێڵی زیاتری لەبەردەستا بێ زمانی باشتری هەبێت لە خشتە برنی ئافرەتاندا تاکی ئافرەت دەبێت چۆن وشیار بێ بەرامبەر بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان. بەڕاستی ئەو کەسانی کە سۆشیال میدیا بەکارێنین هەرێکەمان کە کاونتێکی خۆمانمان هەیە یان تۆڕێکی کۆمەڵاتی خۆمان هەیە ئەبێ وەکو ماڵی خۆمان سێری بکەین ئەبێ بزانین کێتە ناو ئەم ژوورەی ئێمەوە کێ ئەچێتە دەرەوە کێ قسە ئەتوانێت بکا لە ناو ژوورەکەی منە بۆیە ئەبێت زۆر جارۆکو باسمان کرد لەبەرەوەی ئەمە زۆر بەخێرا هاتە ناو کۆمەلگای ئێمەوە و زۆر بە ئاسانیش گەشت بە هەموو تاکەکانی کۆمەلگاوەکو باسم کرد بۆیە زۆر زوو خەڵک تووشی کێشە و هەڵە بوو لە بەکارهێنانیە هەنێک کەس شانازیە کرد بۆی کە زیاتر لە 5,000 فرەندی تێپەڕانوە و ئیتر مەسەلەن ئەبێ وێبسایتێ بکاتەوەیانە بە پێیجێکی تر بکاتەوە هەنێک کەس پێی وایە هەر کەسی ئەدی بۆ نار ئاسایی وەریگرێ خۆتوانە چی لەگەڵا بکە بەڵام کۆمەڵی ڕێنمایی هەیە کە ئەبێ هەموو کەس هەمومان بیزانین بە تایبەتی ژنان کە کاتێک سۆشیال میدیا بەکارێنن ڕاستە هەنێک کەسی پەبلیک هەیە ناسراون کە ناچارە مەسەلەن فەیسبوکێکی کراوە بێ لەبەری کۆمەڵی کار و چالاکی ئەکات کە ئەوێ خەڵک زیاتر بیبینێ بەڵام لێرەش ئەبێ و کەسانە سنووری کارەکانی خۆیان بزانن ناکرێت کەسێکی دیارە کۆمەڵی کار و چالاکی هەیە لە بوارێکی دیاری کراوە ئیشەکە بەڵام هەر شتێکی کرد لە پەیجەکەی خۆی دایبنێ مادەم ئەگەر تو ئەمەت کرد ئەبێت تۆ تەسەوری ئەوەش بکەی کە ڕوبەڕووی هەڕەشە یاخود بە ڕوبەڕووی ڕەخنە یاخود ڕوبەڕووی قسەی ناخۆشە بیتەوە بۆیە ئەبێت سنوورداریکەی چێن ئەو کەسانن کە ئەبن بە هاوڕێی تۆ ئایان ناسی دڵنیای لەوەی کە ئەو کەسە ئەوە کە تۆ مەسەلەن وەری ئەگری چکە زۆر جار باسمان کرد ئێمە هاوڕێکمان هەیە ئەی ناسین بەڵام چەند پەیجێک هەیە بە ناوی هەمان کەسەوە کامەیان ڕاستیەکەیانە و یان ئەو نامانی کە بۆ دیێت ئەو دەستپێکردنی قسەکردنەکە بۆ دیێ خۆ یەکسەر زۆر جار بە هەڕەشە دەست پێ ناکە بە هاوڕێتی دەست پێکە بە کەسانی باش دەست پێکەن دوایی بەرەبەرە درێژا کێشێ لە هەر حاڵەتێکا کە زانیت ڕوبەڕووی
قسەیەکە بیتەوەیان هەستەکەی کە ئەمە کەسێکی ڕاست نییە لەگەڵتا ئەبێ ئەو گفتوگۆیە بوەستێنرێ زیاتر درێژە نەکێشرێ چونکە زۆر جار ئەڵێ من خۆم ئەمەیە چاری بکەم یا من خۆم ئەمەیە بزانم چیە ئەو کەسەکەوا لەگەڵ منەکە درێژە ئەکێشە قسە پێکردنەکەیان ئەچێتە سەرەوەی کە شەڕ ئەەکەن ئەچێتە سەرەوەی کە زۆر جار ڕسم بۆ یەکتریە نێرن تهدیدی یەکتریەکەن بۆیە لە هەر کاتێکا کە زانیت ئەم هەڕەشەیە بۆ سەر تو ئەبێ بیوەستێنی و ئەو نامانی کە هەتا کاپچەریکەی بیگریت بۆی تۆ کاتێکە ویستە سکاڵات تۆمار بکەی ئەمانە دووەکو دۆکۆمنت لەبەر دەستا بێ نەگە هەموو ئەو شتانی کەلاتە بیسڕیتەوە و دوایی نەتوانی تۆ ببێ وەڵگەلەوەی کە کاتێ سکاڵات تۆمارەکەڵ. بەکاڵاکردنی ژنان و دانانی وێنەکانیان لە ڕکلام و زنجیرە دراماکاندا تا چەند ئەمانە دەچنە خانەی توندوتیژی بەرامبەر بە ژنان. بەڵێ ئێمە بەڕاستی زۆر جار بە ناوی ئازادی تاکە کەسیەوە بە ناوی ئەوەی کە هەموو کەس ئازادە ئەتوانێت هەر شتێ بکە ئێمە ناتوانین بڵین کە سنوورداری بکەین زۆر جار ئێمە لە ناو سیمینار و کۆڕکۆبوونەوەکانمانە بە تایبەتی کە لەگەڵ گەنجانێکین یا لە ناو زانکۆکانە ئەڵێن ئێوە بۆ ئیشێک ناکەن هەڵمەتێک ناکەن کە خەڵک هۆشیارکەنەوە کە هەموو ڕسمێک لە سۆشیال میدیا بڵاو نکاتەوە بۆی ڕوبەڕووی و حاڵەتە نەبێتەوە بەڵام بەڕاستی ئەمە ئیشی ئێمە نییە ئەمە ئیشی تاکەکانی کۆمەلگا خۆیەتی کە ئێمە ناتوانین ئازادی کەسانی تر سنووردار بکەین بەڵام ئەبێ ئەو کەسانی کە خۆیان بەو شێوەیە کار ئەکەن و ئەو کەسانی کە ئەیانەوێت ڕوبەڕووی هەڕەشە نەبن و ئەزانن کە سنووردارکردنی کارەکانی خۆیان لێکوایە ئایا وێنەی خۆیان بڵاوەکەنەوە بە چ شێوەیەک بڵاویەکەنەوە بە چ جلێکەوە بڵاوەکەنەوە ئەمە ئەکوێتە سەر خۆیان بەڵام ئەو کەسانی کە وەکو ڕیکلام کارەکەن یان وەکو مۆدیل کارەکەن یان بە هەر شێوازێکی تر بەڕاستی ئەمە ئەکوێتەوە سەر ڕەزامەندی و ویستی خۆیان خۆی هەموو شوێنە یاسا و ڕێسای خۆی هەیە بۆ سنووردارکردنی کارەکانیان ئەمانیش بە هەمان شێوەکو باسم کرد ئەتوانن ڕێشوێنی تایبەت بگرنە خۆی هەم بۆ پاراستنی خۆیان چکە بەڕاستی ئێمە لە ماوەی پێش و کۆمەڵێک کەس هەبوو کە بەهۆی کارەکەیەوە کە ئەو کەسانی کە وەکو فاشیۆن وەکو مۆدیلیشەکەن ڕوبەڕووی هەڕەشە بووبن و ئەیانی سکاڵات تۆمار بکەن بەڵام وەکو باسم کرد ئەمەش ئەکەوێتەوە سەرەوەی خۆیان کە تا چەند ئەتوانن خۆیان بپارێزن کاتێک کە خۆیان سنوورێکیان بۆ خۆیان دانەنا ئەبێت تەسەوری ئەوەشکەن کە ڕوبەڕووی ئەو توندوتیژیان ئەبنەوە بەڵام لە هەموو حاڵەتێکیشە ئەو کەسانەش ئەتوانن هەم هەر سکاڵات تۆمار بکەن و داوای مافی خۆیان بکەن. زۆر باشە خات شۆخەن لە ئامارەکانی چەند ڕۆژی ڕابردووی دادگاکانی هەرێمدا ڕێژەی تەلاق زۆر بووە ئایا هۆکارەکانی سۆشیال میدیا تا چەندە هۆکار بوون لە بەرزبوونەوەی ڕێژەی تەلاقدا بەداخۆ من هەرم بەیانی سێری ئامارێکم کرد کە ئەگەر مقارنەیە بکەین لە بینی 2010 و 2007 لە 2007 5,000 حاڵەتی جیابوونەوەمان هەبوو لە 2010 بەرز بۆتەوە بۆ 9,000 حاڵەتی جیابوونەوە لە 6 مانگی ئەم ساڵی یەکەمە زیاتر لە 5,000 حاڵەتی جیابوونەوەمانێ ئەگەر 6 مانەکی تریشی بچێت تەسەوڕەکەم لە 9,000 زیاتر بێ کە زۆربەی زۆری حاڵەتەکانی جیابوونەوە ئێستا لە ناو دادگایە وەکو باسم کرد هۆکاری یەکەمی ئەگەر ئابووری نەبێت ئەوە بە تەئکید سۆشیال میدیا و ناپاکی هاوسەرگیری و مەسەلەن خراپەکارێنانی تۆڕەکانی پەیوەندیکردنە بەڵام زۆر جار ئەمانە لە ناو دادگایە باس ناکرێت کاتێک ئەو ژن و مێردەیەن لای ئێمە بڕیاریان ناو لە یەکتری جیا ببنەوە یان کۆمەڵێ کێشێتریان بۆ خۆیان دروست کردووە ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەساسی کێشەکانیان ئەزانین کە یەکێک بۆ لەو هۆکارانە ژنەکە دڵی لە پیاوەکە پیسە ئەڵێ بەردەوام ئەوەی خەریکی تەلەفۆنەکەیەتی ئەوە احتیمام بە من نایە ئەوەی خەریکی یاریکردنە لەسەر مۆبایلەکەی ئەوە گرنگی بە بەسعیکردنی مناڵەکانم نایە ئەوەنەی هاوڕێی هەیە مەسەلەن لە ناو سۆشیال میدیایە و بەردەوام قسەکە هیچ ئاگای لە ژیانی خۆی نەماوە بە هەمان شێوە لە بەرامبەریشە لەو کۆمەڵی کەیسمان هەبێ کە ژنان ڕوبەڕووی کێشە بوونەتەوە لەبەرەوەی وەکو باسم کرد فەراغێکی عاتفی هەیە پیاوەکە پشتگوێی خستووە گرنگی پێنەداوە ئەمیش هەوڵیاوە لە ڕێگەی فەیسبوکەوە هاوڕێکی تری هەبێت و پەنای بۆ بەرێت زۆر باشە نەبوونی یاسایەک لە پەرلەمان و حکوومەتی ئەمە بەرامبەر بۆ کەسانی کە سۆشیال میدیا دەکەنە هۆکاری ئازاردانی ژنان و لە کەدارکردنیان ئەمە نەبووەتە هۆکاری ئەوەی کە ئەم ڕەوشە بەردەوام بێت بە تایبەت وەکو باسم کرد یاسامان هەیە بەڵام یاساکە وەکو باسم لە 2010 کە دەرچوو سۆشیال میدیا بەم شێوەیە نەبوو تەنها بۆ مۆبایل و هەنێک نامە و مەسج و ئۆشتانە هەبوو کە لەو زەمانەیە تەنها جاری وا بوو لەسەر نامەیەکی غەڵەت کچێک ئەکوژرا لەبەرەوەی پێی وا بوو کە نابێت ئەم نامەی بۆ بێ بێەوەی بزانن کە ئەم نامەیە بەڕاستی هاتوویان نا بەڵام لە ئێستا سەرەکی بابەتەکان گۆڕانکاری بەسەر هاتووە شێوازەکانی توندوتیژی گۆڕانکاری بەسەر هاتووە و کۆمپانیاکانی پەیوەندیکردن و ئەنتەرنێتیش بە هەمان شێوە زۆر بوون لە هەرێمی کوردستانە کە ئەمە یەکێکە لە کێشەکانمان هەم لە بەرەوەی خەڵک سکاڵات تۆمار ناکە هەم لە بەرەوەی تاکو ئێستا هیچ کۆمپانیایەکی پەیوەندیکردن و ئەنتەرنێتمان نییە سزادرا بێ لە بەرەوەی کە مۆبایلێک
ئەبێ کاتێک لەسەر ژمارە تەلەفۆنێ تۆ سکاڵا تۆمارەکەی نایدۆزیتەوە خاوەنەکەی چییە کە ئەمە بەرپرسیارەتی کۆمپانیاکەیە کە ئەبێ فۆرمی زانیاری تەواوەتی لە هەموو ئەو کەسانە وەرگێ بەڵام ئێمە ئەبینی لەسەر جادەکان و لە شوێنە گشتەکانە سیمکارد بە ئاسانی دەستەکەوێ هیچ کۆمپانیایەکی پەیوەندیکردنمان نبینی غەرامە بکرێت لەسەر ئەم بابەتە. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز خاتوو شەخان هەمەڕەشید بەڕێوەبەری ڕێکخراوی هاریکاری یاسایی زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوە. بینەرانی عزیز ناوبڕێکی کورت وەردەگرین و لە درێژەی بەرنامەی پەیامی ڕۆژ پێتان دەگەینەوە. کردنەوەی کتێبخانەیەک تایبەت بە منداڵان لە ڕانیە. پەیامنێرمان ڕێنازەر سەلان راپۆرتێکی لەو بارەوە بۆ ئامادە کردوین با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین. قوتابخانە و کتێبخانە دووشتن بێکەوە ڕەبتن. ئەو قوتابی کە لە قوتابخانە دەخوێنێت دەبێ ئێوارانەیە کاتی ڕۆژی پش و لە جێیەکە بێ بتوانێت بە دوای مەسادرێکدا بگەڕێکە ئیسفادێ لێ بکە. ئەو قوتابخانەش وەکو بڵم لە کوردستانە یەکەمە لەبەرەوەی بەشی منداڵانی تێدایە بەشی نەوجەوانانی تێدایە کەەوەی کە بێت خوێندنەوە شارزای خۆی بکە بەشی خوێندەواری ئەوەشی تێدا کە بڵێن قوتابی زانکۆیە یا دێ دراسی ماستەر یا دکتۆرا بکە بێ لێرە مەسادیری کتاب وەرگێ و هۆڵەکی ئارام بێ بۆ خوێندنەوەی خۆی و ڕێکوپێچکە جگەلەوەی جێی خوێنەوەی گۆڤاریشمانێ وەکو کۆفی جێ خوێنەوەی گۆڤارە دەتوانێت لێ دانیشەوە ئیسراحەتشکە گۆڤار بخوێنێتەوە و مناقەشەی سەقافیشکە. بەڕاستی پرۆژەکانیان جێگای دەستخۆشیە دیارە کۆمەڵێک پرۆژە کە بەڕاستی حکوومەتیش نەیکردو تا ئێستا بەڵام ئەوان لە بری حکوومەت هەستاون بەجێبەجێکردنی ئەم پرۆژانە بەتایبەتی لە دەبەری ڕانیەکردنەوەی چەندین پرۆژە لە قوتابخانە لە باخچەی منداڵان و هەروەها لە مزگەوت لە ڕێگاوبان و تازەترین پرۆژەشیان کە لە شاری ڕانیە دەواازەی راپەڕین ئەمڕۆ کرایە و ئەمڕۆ خەڵک و هاوڵاتیان و منداڵانی شاری ڕانێ پێی دڵخۆش بوون کردنەوەی کتێبخانەی گشتی سەید ئەحمەدی منداڵان کە بۆ یەکەم جار لەسەر ئاسی کوردستان کتێبخانەی منداڵان بەو شێوە سەربەخۆیە بکرێتەوە بۆی ئێمە وەکو هاوڵاتیانی شاری ڕانێ دەستخۆشی لێ دەکەین و سوپاس و پێزانیشمان بۆیە هەیە و هەروەها ئێمە هەر لەو سۆنگەیەشەوە ئەوڕۆ هاتین چەپکە گوڵی ڕێز و وەفا خۆشەویستیمان وەکو هاوڵاتیەک پێشکەش بە کاک سەید محەممەد و ئەو کتێبخانەیە بۆ کۆمەلگای ئێمە زۆر بەسوودا لە هەموو لایەکەوە یەکێک لە لایەنەکان خوێندەواری بۆ منداڵ و گەنجەکانمان و ڕۆشنبیری لە ژیانی ڕۆژانەماندا و پێویست بوو کە قوتابخانەیەکی ئاوە بۆ هەموو کەسەکان و بۆ هەموو منداڵەکانی شارەکەمان بکرێتەوە. ڕۆژی ڕابردوو ساڵ یادی بنیادنانی کۆمەڵەی کورتە باڵاکانی کوردستان بوو. ئێمە لەم تەوەری بەرنامەی پەیامی ڕۆژ ئەمڕۆ میوانداریمان کردوون بۆی کە بزانین ژیانی کورتە باڵاکان لە هەرێمی کوردستاندا چۆنە. لە ڕوویەکەوە تا چەندە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان هاوڕێیان لێ دەدەنەوە لە ڕوویەکی دیکەوە لە کۆمەلگادا چۆن سەیری کورتە باڵاکان دەکرێت و ڕێزیان لێ دەگیرێت. بۆ قسە و گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتانە لەگەڵ زۆر بەڕێز کاک دلێر فەریق و تەبێژی کۆمەڵەی کورتە باڵاکانی کوردستان قسە و گفتوگۆی زیاتر دەکەین. کاک دلێر بەخێربی زۆر سپاس بۆ دەرفەتەی کە بێمەت بەخشی. زۆر سپاس بۆ ئێوەش سەلام. سپاس. کاک دلێر ئەگەر لێوە دەست پێ بکەین بژێوی ژیانی کورتە باڵاکان ئێستا لە هەرێمی کوردستاندا چۆنە؟ بەڵێ سەرەتام دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم و سپاسی کەناڵی پەیام دەکەین کە هەمیشە لە هەموو بۆنەکانە لە یادەکانە و بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە هاوکار و پشتیوانی ئێمەیە وەکو بەڕێز باس کرد ژیان و گوزارانی کورتە باڵاکان
خۆتانزان کورتە باڵاکان لایەن حکوومەتی هێرێمی کوردستانەوە ئەوەی هەیەی تەنیا 150,000 دینارە کە ئەوێژ هێشتا کە موچەی ساڵی 2019 پێ نەدراوەکەەوە ساڵی 2019 کۆتایی پێهات یعنی بۆ شەوە وەکو موچەی فەرمانبەران موچەکانیان دواکەوێت و 150,000 دینار ینی هیچ مانگێک لە ساڵی 2019 ئەوە موچەتان وەرنەگرتووە یان هەر بە هاوشێوی فەرمانبەرانەوەش دواکەوتووە هەر دواکەوتوین یعنی دواکەوتنەکەی ئێمە زیاترە لە هی فەرمانبەران ئێستا فەرمانبەران 3 مانگ دواکەوتون بەڵام ئەمان ئێستا هی 2019 هیچیان وەرنەگرتووە هی ئێمە بەحساب پاشەکەوتینێن یعنی پاشەکەوتەکەی ئەوەیە کارە ئەم ساڵەیە یعنی لەم 4 ساڵە ئەم ساڵی 2019 نەدراوە یعنی 12 مانگی نەدراوە موچەکە زۆر باشە هیچ قسەیەکتان لەسەر کردووە لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هیچ بە دوواداچوونێکتان بۆ کردووە کە بۆچی ئاوا وەڵامیان چی بووە؟ وەڵا ئێمە بەردەوام قسەمان لەسەر کردووە هەر لە پێش قەیدانی دارایشنا ئێمە وەکو ڕێکخراوەکەی خۆمان بەردەوام لەگەڵ حکوومەتی هێرێمی کوردستان وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی نەک هەر لەسەر دوان کەوتنی لەسەر زیادکردنی چونکە ئەوە موچە نییە لە عەسڵا خۆی هاوکاریەکە هەر کاتێک وەزارەتی دارایی بە قسەی خۆیان یا حکوومەت دەڵێ هەر کاتێک ئێمە ئەگەر نەتوانین یا بوجەمان لە بەردەستانە بێ ئەتوانین وەکو چۆن هینی چاودێری خێزان و بێوەشنانیان هەڵوەشاندەوە ئۆتماوە 4 ساڵە موچەیان پێنادەن ئەڵێ ئێمە ئەتوانین ئەو موچەیەش هەر نەدەین ئەو هاوکاریەکە لە زیادە موچە و داهاتی ناوخۆی خۆمانە دێن دەربوجەدا وابزانام هیچ جێگەیەکی بۆ نەکراوەتەوە ئێمە داواکاری سەرەکیمان ئەوەیە کە ئەوە بکرێ بە موچەیەکی بنەڕەتی وەکو هەموو موچەیەکی تر سولفەی زەواج و خانوبەرە و هەموو شتێک لە دام و دەستگاکان و ناو حکوومەتتا شمولی کا بەڕاستی ئەمە هیچ شتێک شمولی ناکاتە ناوەکو هاوکاریەک وایە و هەچ کاتێکیش حکوومەت خۆی بێوێت ئەتوانێت هەر نەیدات بە یاستا نەکراوە. زۆر باش ئێوە لە پێشینەی خانوبەرە و لە سولفەی زەواج ئەم شتانەشا بێ بەشکراون یا خودێوەش ئەتوانن بە هەمان شێوە سولفە وەربگرن ئێمە لەسەر ئەو موچەیە هەچ کەسێک ئەگەر هەر موچەیە هەبێ ناتوانێت ئەو پێشینانەوەکو کەسێکی موچە وەربگرێت. زۆر باشە کەواتە لە ڕووی دامەزراندنەوە لە فەرمانگە حکوومیەکاندا تا چەند هاوکارتانە بن چۆنە دامەزراندنی ئەوە هەندێک مافی امتیازاتی تایبەتیشیان هەیە لەسەر دامەزراندن خۆی لە یاساکە کە ساڵ 2011 دەرچوو یاسایەکی تایبەت بە کورتە باڵا ناتایبێت بە هەموو خاوەن پێداویستە تایبەتەکان تیایدا ناوی کورتە باڵاشی تیا هاتووە تەنیا هەندێک بڕگەی بچووکی لێ جێبەجێ کرا کە لە 2013 و 12 ئەوانە کە هەندێک داعیناتە بوو لە ساڵ 5 تیا بووەوە بڕێک لە هەندێک ئەتوانم بڵێم کورتە باڵا و خاوەن پێداویستی تایبەت دامەزرا بەڵام ئێمە دوای ئەوە هیچ کام لە بڕگەکانی ئەو یاسایە جێبەجێ نەکرا هەرچەندە بەدڵی ئێمەی کورتە باڵاکان نەبوو ئێمە یاسای تایبەت بە خۆمان تەقدیمی پەرلەمانی کوردستان کردو ئەم خو لە تازەی پەرلەمانیش یاسایەتان چییە و چۆنە یاسایە کە ئەگەر جێبەجێ بکرێت توانم بڵێم لە ساڵ 80 بۆنەوەی تەواوی داوا و داخوازەکانی کورتە باڵەکانی تایە هەر لە دابینکردنی موچەیەکی شایستەی تایبەتمەند بێت بەوەی کە ژیانێکی وەکو هەموو کەسێکی ئاسایی پێوە بەڕێوەبەرێت و دابینکردنی زەوی دیاخۆنیەکەی نیشتە جێبوون چونکە کورتە باڵا تاکە مەرجعی کە بتوانێت ئەوانەی کە نیانە یاخود دەتوانم بڵم زۆربەشیان نیانە کە خانوو یەکەی نیشتە جێبوون تاکە مەرجعی کە چاوی لێبێ حکوومەتی هێرێمی کوردستان و لایەنی پەیوەندیدارە چونکە خۆی وەکو کەسێکی ئاسایی نییە بڵێ ئەتوانم بە پێی تەمەن و بە پێی ژیان بتوانم بخۆم یەکەیەکی نیشتە جێبوون ئەگەر کورتە باڵایەک بتوانێت کارێکی شکات بە پێی بتوانای خۆی ناتوانێت بەشی ئەوە بکە کە خانوو یا یەکەی نیشتە جێبوونی پێ دروستکە لەبەرەوە دەبێت حکوومەتی هێرێمی کوردستان بە جددی کار لەسەر ئەمە بکە یەکەم موچەیەکی شایستە کە هیچ کەسێک پێویستی بەوە نەبێت کار بکات و دووەمیش یەکەی نیشتە جێبوون بۆ هەر خێزانێک کە کورتە باڵا بێ وێ خێزان پێک بێنێت ئەمانە و لەگەڵ ئەوەدا گرفتی تەندروستی گرفتی پەروەردار یەکێکن لەو گرفتە سەرەکیانەی کە ڕۆژانە و لە کاتی ژیانی ئاساییدا بێتەوە. پێشوی بێنە سەر گرفتەکانی تەندروستی و پەروەردە لە پێشینەکانی خانوو بەرە و زەواج و بەگشتی پێشینەکان هیچ نەبەخشێنراونەوە؟ نەخێرە تاکو ئێستا هیچ نەبەخشێن ئەویش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە یاسایەکی تایبەت بە خۆمان نییە تاکو ئێستا. ئێوە ئەو یاسایەتان پێشکەش بە کێ کردووە؟ ئایا جواب دراونەتەوە وەڵام دراونەتەوە؟ ئێمە یاساکەمان پێشکەش بە پەرلەمان کردووە
پێشکەشمان کردووە بە پەرلەمان وابزانام خوێندنەوەیەکیشی بۆ کراوە بەڵام داوامانەتە هەموو فراکسیۆنەکان وە لێرەشەوە من داوا لە فراکسیۆنی بەڕێزی کۆمەڵی ئیسلامی دەکەم لە پەرلەمانی کوردستان بە خۆیان و بە هاوکارەکانیان کار بکەن بە زووترین کار لەم خولەدا کار لەسەر دەرچواندنی ئەو یاسایە بکەن و تاکو حکوومەت هێرەمی کوردستانیش بە هەر شێوەیەک بێت ئەو خاڵە سەرەکی و جەوهریانەی کە تایبەتن بە ژیانی سەرەتایی هەموو کەسێکەوە بتوانێت جێبەجێ بکات. لە خزمەت گوزاریەکانی پەروەردە پێشەوە بچینە سەر تەندروستی چه گرفتێکتان هەیە باز لەوە دەکرێت کە وەکو پێویست خزمەتتان ناکرێت؟ بێگومان لە کەرتی پەروەردەدا گرفتی گەورە هەیە بەڵام خۆشبەختانە ئەتوانم بڵێم بە زۆر سپاس بۆ کاکمەرگ سەرۆکی کۆمەڵی کورتە باڵاکان کە زۆر ماندوو بووە لە بەردەوام لەگەڵ لە کابینی پێشوو لە ئێستاش لەگەڵ بەڕێز وەزیری پەروەردە و بەڕێوەبەرایەتێک شتێکان توانیانە وەکو بە شێوەیەکی گشتینا ئەو خوێندکارانەی کە گرفتی گەورەیان هەیە یاخود بە شێوەیەکی بەرچاو بتوانن هەندێک سەبورە یاخود هەندێک ڕەحلە لە ڕووی دەبلوسی و لە ڕووی کارتەکانی پۆلەکانی دانیشتنەوە ئەمانە گرفتی سەرەکی خوێندکاری کورتە باڵان لە خوێندنگاکانە. کەواتە کورتە باڵاکان لە قوتابخانەکاندا قوتابخانێکی تایبەت بە خۆتانتان نییە هەر لەگەڵ حکومیەکانیان قوتابیانی ئاسایی نەخێر قوتابخانەی تایبەت بە کورتە باڵان یەنا دەمی کوردستان ئێمە ئەوشمان ناوێت کە کورتە باڵان ناو چین و توێژەکانی تجا بکرێتەوە ئەگەر کورتە باڵایەک توانای ئەوەی هەبێت بخوێنێت و خۆی بتوانێت بچێت خوێندنگا ئێمە نامانێت جابێتەوە بەڵام ئەمانوێت هەندێک لەو خوێندنگانەی یا لە هەموو خوێندنگایەک بە تایبەتمەندی و ڕەچاوی کورتە باڵە و خاوەن پێداویستی تایبەت بکرێت. زۆر باش ئامارەکانی یا پێشەوە بچینە سەر ئامارەکان گرفتە تەندروستیەکانتان چین؟ گرفتی تەندروستیش ئەوەیە کە ئەوەی کە وەزیرێک دێت یاد بەڕێوەبەرێکی گشتیت لەگەڵەوە شاسپاسی وەزیری تەندروستیشەکەین بەڕێز کاک دکتۆرەکەت لە پێشودا ئەوەی پێکرابێ و لە توانایدا هەبێت لە هەر حاڵەتێکی کە هاتبێتە پێشەوە بۆ کورتە باڵان لە کاتی نەشتەرگەری ئەوانە کراوە بەڵام شتەکە بە پێی یاساوە بە شێوەیەکی گشتی نییە ئەبێ ئیلا داوا بکەیت یا کتاب بکەیت ئەوە نییە کە شتێکی گشتی بێ و بە یاسا ڕێکخرابێت و هیچ کەس هەموو کەسێک بتوانێت کە کاتێک تووشی هەر گرفتێکی تەندروستی دەبێت یا کات نەشتەرگەریەک دەبێت بتوانێت بەبێ بەرامبەر یاخود لە کلینیکە ڕاوێژکارەکان و ئەهلەکاندا بە بڕارێکی وەزارەتی تەندروستی هەتاکو ئێستا ئەوە نییە کە لێبوردن بۆ کەسانی کورتە باڵا هەبێت یاکو داشکاندن هەبێت هەتاکو ئێستا لە ڕووی تەندروستیشەوە بە شێوەیەکی گشتی ئەوە نەکراوە. چاودێری گەشەپێدانی کۆمەڵایەتی بۆ ئێوە چی کردو تا چەندە هاوکارتان بووە؟ ئێمە زۆر سپاسی مامۆستا عومەر گورپی بەڕێوەبەری گشتی چاودێری کۆمەڵایەتی سلێمانی و بەڕێز کوێستانخان وەزیری کاروباری کۆمەڵایەتی دەکەین کەوان بەڕێز وەزیر ئەوە خۆمانەزانین چەند مانگێکە دەست بەکار بووە ئەوەی کە لە توانایدا هەبێت لە سنووری دەسەڵات و توانای ئەوە هەبێت دەرهەمیشە دەرگای کراوە گوێی گرتووە و لە پێشکەشکردن و داڕشتنی پرۆژە یاساکەدا هاوکار بوون و بەڕێز مامۆستا عومەریش ئەوەی لە توانای سنووری کارگێڕی و دەسەڵاتی ئەوە هەبوو بێت هەر شتێکی پێکرابێت بەردەوام بۆ وە دنیاکەی نەکردەوە بەردەوام دەرگاوی کراوە بوو. زۆر باش ئێستا کورتە باڵاکان یا کۆمەڵی کورتە باڵاکان چەند ئەندامی هەیە؟ خۆی کۆمەڵی کورتە باڵەکانی کوردستان زیاتر لە 4200 ئەندامی هەیە لە کوردستانە لە هەموو کوردستاندا هەیە کە کورتە باڵا بێت ڕەنگە لە لادێکوان و لە گوندەکان و لە دەرەوەی ناوەندی شارەکان یاخود لە ناوەندی شارەکانی شابێ بەڵام پەیوەندی نەکردبێ بێەوە هیچ ئاماری کەوانەتان هەیە؟ بەڵێ ئەوانش زۆر هەیە کورتە باڵا هەیە لە ناو شارەکانی شایە بەڵام وەکو خۆشی باس کرد لە گوندەکان و لە شوێنە دوورە دەستەکانە تاکو ئێستا بە هەر هۆکارێک بێ بە هۆکاری ئەوەی کە پێویستی لەوانەیە بۆ ڕێکخراوە نەبێت بە هۆکاری ئەوە بێ هەتاکو ئێستا دەستی نەگەشتەوە بەم ڕێکخراوە ناتوانێت بێتە ئێرە زۆر کەسیش هەیە هەتاکو ئێستا هەر ناوی خۆی نەنووسیوە و ئەندام نییە لە کۆمەڵی کورتە باڵەکان. تا ئێستا وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی تا چەند هاوکار بووە لە دۆزینەوەی هەلی کار لە کەرتی تایبەت بێت یاخود دامەزراندن بێت لە فەرمانگە حکومیەکاندا بۆ کورتە باڵاکان؟ هەتاکو ئێستا ئێمە چەندین جار داوامان کردووە هەم هەلی کار بۆ کورتە باڵا بڕەخسێت چندە دام و دەستگاکانی حکومەت وەکو کەرتی گشتی وە چ لە کەرتی تایبەتیشدا بەڵام بەداخەوە لە کەرتی تایبەتدا ئێمە چەندین خوێندکارمان هەیە کە خوێندنی تەواو کردووە کاتێک دەرگای هەر کۆمپانیا و هەر بازرگان و بەرهێنێک دەکات لە ئەنجامدا ئەتوانم بڵێم هیچ کەسێک لەو کەسانە هەلی کاریان بۆ نەڕەخساوە و
وتوانە ئێوە ئەو تادیانەی کە ئێمە ئەمانوێت لە ئێوەدانیە و ناتوان لای ئێمە کارکەن بەڵێ واتە یاسایەک نییە کۆمپانی یاسایەک نییە ئەگەر یاسایەکە بێت لە پەرلەمانە دەربچێوەکو باسمان کرد ئێمە توانین لەسەر موچە و لەسەر هەموو خاڵێک لە دادگاکان و لە هەر شوێنێک کە بمانوێت سکاڵا لەسەر حکوومەت و لایەنی پەیوەنددار بەڵام لە ئێستادا هەر سکاڵایەک تۆمار بکرێت تۆ هیچ بۆ ناکرێت لەبەرەوە یاسایەکی تایبەت بە خۆتێک نیە. زۆر باشە کاک لێر کورتە باڵایی شتێکە خوای گەورە بەسەرتیانەوە نە نەخۆشیە نەکەم و کورتیە نە هیچ بەڵام لە ناو کورتە باڵاکانە هەیە کە نەخۆشی درێژخایەنی هەبێت گیرۆ دەبێت بە نەخۆشیەکانی تر ئایا لایەنە پەیوەندیدارەکان چۆن ئاور لەم کەسانەدانەوە کە جگە لە کورتە باڵایی بەڵکو گیرۆدێنێ نەخۆشی درێژخایەنن بێگومان کورتە باڵایی ئێمە خۆمان هەموو کاتێک لە توشمەکانەوە تومانەکە سەیری جەستەمان مەکەن سەیری تواناکانمان بکەن کە توانا و بەهرە و لێهاتی بە باڵا بەرزی و باڵا کورتینیە ڕاستە لە کارکردنا هەنێک کار هەیە تۆ پێت دەکرێت من پێم ناکرێت بەڵام هەتاکو لە ناو کورتە باڵاشەوەکو هەموو کەسێکی ئاسایی کەسانمان هەیە لەگەڵ ئەوەشا نەخۆشی دەرونی هەیە لەگەڵ ئەوەشا کەمەندامن لەگەڵ ئەوەشا نابینایە ئەمانە هەیە خۆی ئەو تایبەتمەندیانەی کە ئەو حاڵەتانە هێتە پێشەوە لە ڕێی شەخسیوە کە بە ڕێی گشتی نەکراوە لە ڕووی تەندروستی و پەروەردەوە بۆ ئەو کەسانەیە زیاتر لە ڕووی تەندروستیەوە هاوکاریانەکەین ئەتوانین بڵێن تەکلیفیان لەلایەنی لە موچەکەشا هیچ کەسێک جیاوازی نییە تەنها ئەوانەی نەبێت ئەگەر کەسێک لە دام و دەستگاکانی کرا موچەیەکی هەبێت 100,000 هەیە ئەگەر هیچ موچەیەکی تری نەبێت 150,000 هەموو کەسێک 150,000 بەشی بژێوی ژیانتانەکات جگە لەوانتان کە نەخۆشی درێژخایەنیان هەیە ڕەنگە هەفتانە و مانگانەش پێویستی بە چارەسەری دیکە بێت بەهۆی نەخۆشیەکەی دیکەەوە بەڵام ئەوانشتان کە هیچ نەخۆشیەکی نییە 150,000 چۆن ژیانی پێتیاپەڕێنە 150,000 دینار بەشی هیچ کەسێک ناکە ئەگەر خوێندکاریش نەبێت ئەگەر نەخۆشیش نەبێت ئەگەر خێزانیشی نەبێت. کۆمەڵگە چەند هاوکارتانە؟ کۆمەڵگە ئەتوانم بڵێم لە سەرەتای دامەزراندیم ڕێکخراوە لە 94 کە کاتێک دروست بوو کۆمەڵگە بە چاوێکی نامۆ سەیری کورتە باڵایە کرد هەیە کورتە باڵای هەبووە ئەسڵەن کاتێک کە میوانیشی هەبووە نەیتوانیوە بڵێ کەس مناڵێکی کورتە باڵام هەیە بەڵام ئێستا خۆشبەختانە وای لێ هاتووە کە کورتە باڵاشان بشان بە پێی ئەوەی کە ئێمە 25 ساڵە لە خەباتی مەدەنی و بەردەوام بووین بۆ بەرەو پێشبردننی ژیانی خۆمان لەگەڵ گونجاندنی خۆمان لەگەڵ مشتەما و کۆمەڵگەکە توانیمانە بە ڕادەیەکی باش لەو بوارەدا بچینە پێشەوە و ئێوە خۆتان گونجاندووە ئەی کۆمەڵگەکەش ئێمە لە ئێستادا کۆمەڵگەکە توانین بڵین لە چاو ئەو کاتانەدا زۆر لە کۆمەڵگەکەش ڕازین بەڵام لە هەموو شوێنێکیش هەر هەیە حاڵەت ڕوو بدا هەموو کەسێک وەکو یەک نییە لە کۆمەڵگەشن سەردانی دام و دەستگاکانی حکوومەتەکەن بۆ تێپەڕاندنی مامەڵەکانتان هیچ ئەولەویەتێکتان پێدەدرێت؟ لەو ڕوانەوە باشە لە ڕووی معنەویەوە کاتێک سەردانی هەم بنکە تەندروستیەکان و نەخۆشخانەکانی شەکەین لە ڕووی معنەویەوە باشە ینی ڕەچاوی بارودۆخەتەکە دەکرێت و هەم لە دام و دەستگا و سەرجەم دامەزراوەکانی حکوومەتدا لە ڕووی معنەویەوە ڕێز و تەقدیرێکی باش لە کۆمەڵی کورتە باڵاکان دەگیرێت. ئەوانەی کە کەمەندا من یا خاوەن پێداویستی تایبەتن جگە لەوە لە شەقامەکاندا هەندێک خزمەتگوزاری تایبەتیان دەبێت بۆ بکرێت ئێوە تا چەندە پێویستان بۆ زۆرە خزمەتگوزاریان تایبەتانە هەیە کە دەبێت بۆتان بکرێت یاخود نایوەژوکو کەسانی یاسایی سوودمەند دەبن لە کۆمەلگا لە شەقام و لە کۆچەکان لە بیناکانی دام و دەستگا حکوومیەکان. ئێمەش وەکو هەموو چین وەکو خاوەن پێداویستە تایبەتەکان هەڵبەتە تایبەتمەندی خۆمان هەیە لە شەقام و ڕێگاوبانەکان و ئەوانە بەڵام ئەوەی کە کراوە بەدڵی ئێمە نییە بە تایبەتی لە باڵەخانە و بینا و شوێنە گشتەکانی شارڕەچاوی کەسی کورتە باڵا نەکراوە. تا چەندە لە کاتی قەیرانەکانە دەستگا خێرخوازیەکان یا خەڵکانی خێرخواز هاوکارتان بوون و ئێوە ئێستاش ئەوانتان کە بە 150,000 کە زانم زۆرینەتان ژیانتان تێناپەڕێت تا چەندە خەڵک هاوکارتانە خێرخوازەکان هاوکارتانە؟ من پێشەوەی بەڕێز پرسیارەکە بکەویستم لێرەوە زۆر سپاسی بەڕێز بەرنامەی بەخشینی بکەم و زۆر سپاسی بەڕێز مامۆستا عەلی باپیر بکەم کە بەردەوام دەرگای کراوەیەوە باوشی کراوە بۆ کۆمەڵی کورتە باڵاکانی کوردستان و لە یەکەم سەردانیش کە چەند ساڵە پێشتە بوو بڕیاریدا کە ساڵانە و بە تایبەتی لە مانگی ڕەمەزان لە جێژنەکانە هاوکاری باشی کورتە باڵاکان بکرێت کە خۆشبەختانە خۆی وعدی خۆی بردەسەر و من هەندێرشەوە زۆر سپاس یەکەم و زۆر سپاسی ئیدارە و ئەو کەسانەی کە بەرنامەی
بەرنامی بەخشین بەڕێوە دەبن زۆر سوپاسیانەکەم و هیوادارم لەمە دواش هەر لە ڕەمەزانە نەبێت چونکە کەسی کورتە باڵا هەر ئەو موچەیە هەیە و نەک لە ڕەمەزانە لە هەموو کاتێکدا ئەگەر هەبێت پێویستی بەو هاوکاریە بە تایبەتیوانەی زۆر نەخۆشن یا خوێندکارن یاخود بێباوکن هیواداری لێرەوە داوان دێ بکەین بەردەوام ئەوەی لە توانایاندایە لێر زۆر جار خزمەتیان بکەن. هاوکارە معنەویەکان یا دڵدانەوەکان زۆر لە هاوکارە مادیەکان گەورەترن لە نمونەوەی کە فۆتۆیەکتان لەگەڵ بەڕێزەمیری کۆمەڵیستانی مامۆستا باپیر بڵاو بوویەوە دانیشتووە لەگەڵەوە خۆی کورت کردوێتەوە ئەمە چه جۆرە دڵنەواییەکی ئەوەداتەوە؟ بەڵێ ئەوە بۆ ئێمە زۆر هەستێکی بەرزە کە کاتێک کەسێک ئاوا خۆی نیشان دەدا لەگەڵ کورتە باڵا خۆی هاوسەنگ دەکا ئێمە زۆربەی کەسەکان بەڕێز یەکێ لەو کەسانە زۆر بەڕێز مامۆستا باپیرە بەڕێز سەرۆکی حکوومەت و جێگرەکەیەتی لە ڕووی معنەیەوە پێشتر ئاماژەم پێدا هەمویان هاوکار و پشتیوان و بەڕێز پارێزگاری سلێمانی و قایمقامی مەرکەزن ئەمانە پێویستە لێرەوە زۆر سپاسیانکردن هەرچی ئەوەی پێیان کرد لە سنووری دەسڵاتی ئەوانە درێغیان نەکردووە و چ لە ڕووە معنەویەکەشەوە کە ئەمە بۆ ئێمە هەندێکا زۆر لە ڕووە مادیەکە زەرورترە کە ژیان خۆی ئەوە نایدێت کە هەموو شتێک بەسیتەوە بە مادە و بە خزمەتکردنەوە هەندێک کات ڕووە معنەویاتەکە وا لێت کات ڕووە مادی و خزمەت گوزاریەکەشی لەبیر بەرێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دلێر حەمە فەریق و تێبێژی کۆمەڵی کورتە باڵاکانی کوردستان زۆر سپاس بۆ بینەرانی عزیز دەچینە لای ڤیتیە کە ڕۆیانی بەرنامەی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان پرۆژەیەکی سۆمای چاوانیان هەیە کە لە چەمچەماڵ هاوکاریان بەسەر منداڵانی بێسەرپەرش دابش کردووە پێکەوە بینێری ئەو ڤیتیە بین کە پەیامێرمان جەلال جەباری بۆی ئامادە کردوین. لە درێژەی بەڕێوەچوونی چالاکیەکان بە بۆنەی یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خۆی لەسەر بێت لقی چەمچەماڵی دەستگای سۆمای چاوان بە هاوکاری خێرخوازان هاوکاری مادی بەسەر زیاتر لە 50 منداڵی بێباوکی سنوورەکەدا دابش کرد. لای خۆشیانەوە کە سوکاری منداڵە بێباوکەکان وێڕای ئەوەی سوپاس و دەستخۆشییان بۆ دەستگای ناوبراو هەبوو ئاماژە بەوەش دەکەن دەستگای سۆمای چاوان هەمیشە و لەسەر جەمبۆنە و یادەکاندا هاوکاری خانەوادەکانیان بووە. دەستخۆشی لە هەمویانەکەین لەو خێرخوازانە لەم خوشەوەرزانە کە لێرە هاوکارمانە بن بەبوونی ئەم یادەشەوە خالیان قوبڵ بکات وڵاهی زۆر باشی سادەی لێکن تقریبا من خۆم مناڵێکم نەخۆشەکەمەی ڕاتوەکی بۆ وەرەگرم ینی لە مانگی 5 تا 2 کرد بوون تاران ئەیتر باشی سپادە لێکن بۆ عیلاج شتی زۆر باشە سپاسیانەکەین دەستخۆشیانەکەین خوا خێران بنووسێ و نونیان زۆرتر بێت. دەستخۆشیان یەکەم و خی گەورە پاداشیان بێت و خی گەورە سەربەرزیانکە و نمونەیان زۆر بێ و بە قوربان ماڵیان ئاوا بێ خاوای کە هاوکاری مناڵی بێ باوکە کات خی گەورە پاداشی کشتیان باتەوە کە هاوکاری مناڵی هەتیوەکەم بە قوربان ماڵیان دەوڵەمەند و سەرمایه‌دارەکانیش هاوکاری زیاتر ڕێکخراوە بکەن بۆی ئەوانش بتوانن زیاتر هاوکاری وڵایەتر ئەوانیش خێریانەگەێت چاوان لە مناڵی بێ باوکوێ بە قوربان. مامۆستایەکی ئاینیش داواکارە لە خێرخوازان و سەرمایه‌داران هاوکاری زیاتری ئەم جۆرە ڕێکخراوە خێرخوازیانە بن بۆ ئەوەی ئەم ڕێکخراوانە سنووری کارەکانیان فراوانتر بکەن و بتوانن هاوکاری زیاتری منداڵانی بێباوک بکەن. بەرپرسی لقی چەمچەماڵی دەستگای سۆمای چاوانیش وێڕایەوەی سوپاسی خێرخوازان و سەرمایه‌داران دەکات داواکاریشە هاوکاری زیاتریان بکەن بۆ ئەوەی بتوانن کەفالەتی ژمارەیەکی زیاتر لە منداڵانی بێباوک بکەن. بەڕاستی ئەرکی سەرشانی هەموو موسڵمانێکە کەوا ئێمە هاوکاری ئەم ڕێکخراوە بە ڕێزانە بکەین چونکە بەڕاستی ئەرکی سەرشانی ئێمەمانانیان کەم کردوتەوە بۆیە ئەرکی سەرشانی دەوڵەمەنەکانە خێرخواکانە ئەوانەی کەوا خی پەروەردگار لە ڕووی مادی و دەروی لێ کردوونەتەوە هاوکاری ئەم خێرخوازانە بن بە هەر شێوازێک بێ هاوکاریان بن. ئێمە وەکو ڕێکخراوی سۆمای چاوان بەهۆی یادی مەولودەوە هەستاین بە هاوکاری بڕێک مناڵ کە نزیکەی 50 مناڵی لە خۆگیر بەهۆی هاوکاری خێرخوازانەوە هەستاین بەم کارە خێریە هیوادارین لە خێرخوازانی بەڕێز زیاترین هاوکاری ئەمە بکەن بۆ ئەوەی زیاترین مناڵی بێباوک کەفالەت بکەین و سودمەند بن. لقی چەمچەماڵی دەستگای سۆمای چاوان وێڕایەوەی لە سەر جەمبۆنە و یادەکاندا هاوکاری جۆراوجۆری منداڵانی بێباوک دەکات هاوکات مانگانە و بەبێ دواکەوتن
موچەی 42 منداڵی بێباوکی سنوورەکەشی لە ئەستۆ گرتووە. ساڵانە و لەگەڵ هاتنی یادی لەدایکبوونی ڕابەری مرۆڤایەتی محەممەد درودی خوای لەسەر بێ، دەستگای سۆمای چاوان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان چەندین چالاکی جۆرا و جۆر ئەنجام دەدەن کە دیارترینیان هاوکاریکردنی مناڵانی بێباوکە. جەلال جەباری تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ چەمچەماڵ. دەچینە لای کۆتا تەوری پرۆگرامەکەمان کە تەوەرێکی تۆمارکرا و فێرکاری بڕین و درومانەکە خات و فەوزی کاکەویست پێشکەشتان دەکات بە هیوای ئەوەی کە خانمان بتوان سوودێکی باشی لێوەربگرن. فەرمونون با پێکەوە بینەبین. سڵاو بینەرانی بەڕێز، تێژەمەوێ بڕین و دوورینی کۆڵەوانەتان بۆ بکەم لە برێشێکی زۆر ئاسانە و ئەتوانن هەموو کەسێک لە ماڵەوە خۆی دروستی بکات. ئەمە گوڵەنکەکەیە 2 مەترە و قماشەکەیشی 1 مەترە، بەڵام 1 مەتر تۆزێک زۆرە بۆ درێژیەکەی کەمێک عەزێتی کەسەکە کە دانەوێت تۆ دەکەوێتە عەرض، بەڵام منیسە لێرە 90 سانتم داناوە بۆی 10 سانتیم لە مەترێک کەمتر بۆم داناوە. و ئێستا ئەتوانین زۆر ئاسانە بۆ ئێوەش ئەتوانن بڕین و دوورینی بکەن. ئێستا من ئەمەوێ دامێن و سەرەوەی کۆڵەوانەکە ئۆڤەرکەم. نیمە بێ لێرە چی بکەین؟ ئەم گوڵەنکانە دابەشی 2 بکەین. لەبەرەی تۆ ئەگەر ئەو کات دابەشی 2 نەکەی کێشە بۆ گوڵەنکەکە دروستەکە بێ گوڵەنکەکە گەر زیادەیە بوو بیبڕی، بەس من نامەوێ بیبڕم، هەرچەندی زیاد بێ ئەمەوێ لەسەر قماشەکە بێ. ئەو کات چۆن دابەشی 2 یەکەین بەم شێوەیە گوڵەنکەکە بەم شێوەیە دادنین. لۆچی لە 2 مەتر زیادیشی هەبێ. لێرە تقریبەن 10 سانتێک ئێڵینەوە بۆشی بۆ پێش ملیوانەکەی 10 سانتێک ئێڵینەوە بۆ پێش ملیوانەکەی. سیرکە لێرەوە چەندی زیادە نزیکی ئەمبەر 15 سان دەبێ، ینی ئەو بەریشی 15 سان دەبێ. ئەمە چیلەکەین هەر لە خوارەوەی کۆڵەوانەکە دایەنی پێویست ناکابی بڕی لەبەروی جوانیش دەرەچێت. شێوەیە لەبەرەوەی ئەمە زەنگیانەی پێوەیە تەقەڵەکە گەوراکەین، تەقەڵی مەکینەکە گەوراکەین لەبەرەوەی ئەو زەنگیانانە زۆربەری دەردیەکە نەکەوێ. هەوڵەدەین لە لاکەشەوە تەقەڵەکە بێنین لەبەرەوەی بەری زەنگیانەکە نەکەوێ و دەردی بشکێنێ. پێشین بە ئێرە دەردەکە بەناواکەین.
بەم شێوەیە فەری گوڵنکەکە تنەکەینەوە جا لێرە چێکەین ئەمە بەشی کۆڵەوانەکەیە ئەو کات تۆفێ گوڵنگ لەسەر کۆڵەوانەکە تقریبن 10 سانتێکی بمێنێ زۆر کەشخەتە دەرچێت جوانتر دەرچێت فەیریکەم لێرە هێشتومەتۆ بەم شێوەیە ئەی بمەلای ئەو فەری نەکە ئاوا سەرەکەی پێشاتنەکەمەوە و بەم شێوەیە دەست پێ ئەەکەمەوە ئەمە تەقەڵەکە لێرە گرتوێتی ئەنە ئەوەی سەبەرمدا فەیریکە چەند جوان دەرەچێت ئامێنی کۆڵەوانەکە هەرچەندێکی مایەوە ئەبەم شێوێدایە دوورین لەبەرەوەی کوێتە دیوی ناو و جوانیش دەرەچێت وەلاکەشی کۆڵەوانەکە تەواو بوو بەڵام ئێوە سەیری ئێرە بکەن تەبعەن ئەم کۆڵەوانەیە ئاواینە گەورەیە ئەم ملە زۆر ناشرین دەرەچێت جا چێکەین لە بەشی ناوە بەم شێوە دایدەنێن و لێرە تەقەڵەکە بچووکەکەینەوە لەبەرەوەی تر ئیشینەکەمان نەماوەینی بڵەنکەکە لۆچی ورد جوان نییە بۆ کۆڵەوانە ئەبێ کۆڵەوانە لۆچەکانی گەورە بێ لەبەرەوەی لۆچی وەکو عەڤیش جوان نییە بۆی کۆڵەوان ئەمە شێوەی کۆنە کۆن بەم شێوەیە چشتیان تێ کردووە ئەمەش دوورین و ڕاستی بڕینی نەبووەمە چون کۆڵەوانە بوو هەر لەتم کرد و تەواو ئەمەش دوورینی کۆڵەوانە بوو هیچ زەحمەتی نییە و هیچ وەختیش ناڕەحەت نییە هەموو کەسێک ئەتوانی خۆی ئەم ئیشە بکە تەنها ئەم لۆچانە تۆزێک بە جوانی دروست کایتر هیچ مشکلەیەکی نابێت وهاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆژمان بەخوای گەورەتانە سپێرم و هیوادارم سوودتان لێبینی بێت
بەڵێ بینەرانی عزیز دەچینە لای بڕگەی زانیاری و سەرنجتان بۆ چەند زانیاریەک ڕادەکێشین لەسەر مۆبایل. چۆن باشترین مۆبایل بۆ خۆم هەڵبژێرم. لە ڕۆژگاری ئەمڕۆدا مۆبایلەکان بوونەتە بەشێکی گرنگ لە ژیانی ڕۆژانەماندا. کڕین و فرۆشتنیان لە بازاڕدا گەرمە، لەوانەیە هەمیشە واویست بێتت پارێکی زۆر کۆ بکەیتەوە بۆ ئەوەی باشترین مۆبایل کڕیت، چونکە باشترین مۆبایلەکان نرخیان زۆرە. لە کاتێکدا ئەمە مانای وانییە گرانترین مۆبایل بۆ تۆ باشتر بێت. بێگومان ڕەچاوکردنی پارە شتێکی گرنگە لە کڕیندا. پێویستە بزانیت لە دوای کڕینی هەر مۆبایلێکی نوێ لە سەرەتادا نرخێکی زۆری هەیە و پاش چەند ڕۆژێکی کەم نرخیان زۆر دادەبەزن. بۆیە لە کاتی هاتنی هەر مۆبایلێکدا مەرجنی ڕاستەوخۆ بیکڕیت. هەروەها پێش ئەوەی مۆبایلەکەت هەڵبژێریت بیر لەوە مەکەرەوە گرانترین مۆبایل بکڕیت، چونکە مەرجنیە گرانترین مۆبایل باشترین بێت. چیم پێویستە؟ پێش هەموو شتێک پێویستە بزانیت تۆ چیت پێویستە. ئەمە گرنگترین خاڵە لە کڕینی مۆبایلدا. ئایا تۆ مۆبایلێکت دەوێت کامێراکەی باش بێت، یان باترێکەی بەرگەی زۆر بگرێت، یان مۆبایلێکت دەوێت تەنها بۆ بەکارهێنانی نەرمەکاڵە ئاساییەکانی وەک تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاری بێنیت، یان بۆ یاریە ئەلکترۆنیەکان. دەستنیشانکردنی پێویستیەکانت گرنگترین خاڵە. شارەزایی. لەوانەیە ئێستا بپرسی من ئێستا زانیم چیم پێویستە، بەڵام شارەزاییم نییە و ناتوانم جۆرەکان و تایبەتمەندیەکان لە یەکتر جیا بکەمەوە. لێرەش چەند زانیاریەک دەربارەی پارچەکانی مۆبایل دەخەینە ڕوو بۆ ئەوەی زانیاریە سەرەتایەکانی مۆبایل پێشکڕینی بزانیت و تێبگەیت. یەکەی چارەسەرکەر CPU پرۆسێسەر. پرۆسێسەر بریتیە لە ڕقەکاڵایەکی بچووک بە مێشکی هەر ئامێرێک ناسراوە. بەهۆیەوە هەموو چالاکێکی مۆبایل ئەنجام دەدرێت و خێراییەکەی لەسەر ئەم پارچەیە بەندە. ڕقەکاڵەکانی پرۆسێسەر چەندین جۆریان هەیە کە هەر جۆرێک خێرای مۆبایل دیاریەکات. گرنگە بزانیت خێراترین پرۆسێسەر بچووکترینە و لە ئێستادا بچووکترین قەبارەکەی 7 نانۆمەترە. جۆرە مام ناوەندەکانیش قەبارەکان لە نێوان 10 بۆ 12 نانۆمەترە. هەروەها خێراییەکەی بە هێرتز دەپێورێت. بۆ نمونە یەک لە باشترین پرۆسێسەرەکانی ئەمڕۆی مۆبایل بە ناوی سناپ دراگۆن 855 بە خێرایی 2.97 گیگاهێرتز. تا ئەم پێوەرە هێرتزی زیاتری هەبێت مۆبایل خێراتر دەبێت. ڕوونما. ڕوونمای مۆبایلیش گرنگترین بەشە. بەکارهێنەر چێژ لە ڕەنگەکان و وێنەکان وەردەگرێت ئەگەر مۆبایلەکە ڕوونمایەکی باشی هەبێت. ئەو ڕوونیەی کە ئێستا لەلایەن زۆرێک لە کۆمپانیاوە بەکاردێنرێت ڕوونی فول HD یان 1080 بە 2520 پێکسڵە. بیرگە زاکیرە. لە ئێستادا گەورەترین قەبارەی بیرگە بریتیە لە 1 تێرابایت کە دەکاتە 1024 گیگابایت، کە ئەمە تەنها نرخی مۆبایلەکە زۆرتر دەکات. چونکە ئەم ڕێژەیە بۆ بەکارهێنەر زۆرە و پێویستی نابێت. قەبارەی باوی بیرگەی مۆبایلەکان لەم ڕۆژەدا 128 گیگابایتە، لە کاتێکدا 64 گیگابایتیش بۆ بەکارهێنەر بە کەڵک دەبێت. ڕام بریتیە لە بیرگەیەکی کاتی بۆ هەڵگرتنی زانیاریەکانی ئەپ و یاریەکان بە شێوەیەکی کاتی. قەبارەی باوی ڕام لەم ڕۆژانەدا 6 گیگابایتە، بەڵام 4 گیگابایتیش بە پێی نرخ بۆ بەکارهێنەر بە کەڵکە. کامێرا. کەسانێک هەن کە گرنگی زۆر بە کامێرا دەدەن. مەرج نییە مۆبایلەکەی تۆ خاوەنی باشترین کامێرا بێت، چونکە کامێراکانیش کاریگەری زۆریان لەسەر نرخەکان هەیە. بەگشتی زۆربەی مۆبایلە نوێیەکانی ئێستا خاوەن کامێرایەکی باشن، بۆیە پێویست ناکات پارێکی زۆر تەنها لەبەر کامێرا خەرج بکەیت. و زۆربەی مۆبایلە ئاسمام ناوەندەکان کە نرخێکی کەم و گونجاویان هەیە وێنەی نایاب تۆمار دەکەن کە هەندێکیان بەڕوونی 48 مێگاپێکسڵن. ژمارەی مێگاپێکسڵ ڕۆڵی سەرەکی نییە لە تۆمارکردنی جوانترین وێنە، بەڵکو هەستەوەری وێنە و تواناوژیری کامێرا دیاری دەکەن. باتری.
لە ئێستادا زۆربەی کۆمپانیاکان گرنگێکی زۆر بە باتری مۆبایلەکانیان دەدەن چونکە لای خەڵک گرنگترین بەشی مۆبایلەکەیە. ئەگەر تۆ باترێکی گونجاوت دەوێت بۆ بەکارهێنانی زۆر و قورس، نمونە بۆ یاری ئەلکترۆنیەکان ڕێژەی 4000 میلی ئەمپێر گونجاوترینە. لە کاتێکدا مۆبایل هەیە بۆ یاری پێکردن گونجاوترینە و توانای باترێکەشی 3000 میلی ئەمپێرە. کۆمەڵێک تایبەتمەندی دیکەشان کە جیاواز لەوانەی سەرەوە لە هەندێک مۆبایلدا هەن و لە هەندێکیشدا نین کە بێگومان ئەمانەش کاریگەری لەسەر نرخ دروست دەکەن. فەیس ئایدی هەستەوەری دەموچاو، فینگەپرینت، پەنجەمۆر، جیرۆسکۆپ، فاست باتری چارجینگ، بارگاویکردنەوەی خێرا، IP68، بڕوانامەی IP، دژە ئاو. بێگومان لە کاتی کڕیندا وا باشترە پرسیار لە کەسانی بە ئەزمون بکرێت، نەک ئەوەی بە چاولێکەری مۆبایل بکڕیت، چونکە ویستی تۆ جیاوازە لە خەڵکو و بە زیرەکانە بڕیار بدە. پەیامی ڕۆژ بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشکردن لەگەڵ هاوکارم شەیداخان. زۆر سپاس بۆ بینەریتان. تا بەرنامەیەکی دیکە ڕۆژێکی نوێی دیکە بەخوای گەور و میهرەبانتان ئەسپێرین. ماڵتانەوە. خواتان لەگەڵ.